سڵاو لە ئەڵلقەی دووەمی زنجیرە ڤیددیۆی ناسانی پسپۆڕەکانی پزیشکی دانەوە لەگەڵتان. لەم ڤیددیۆیە باس لە دوو گرنگترین و خۆشترین پسپۆڕەکانی پزیشکی دانەکەی ئۆرتۆدۆنتیکس ئەند کۆنزەرواتیڤ دێنتستری. جا ئەگەر تۆ خەون بە دروستکردنی زەردەخەنەیەکی ناوازەوە ئەبینیت یان ئەتەوێت گۆڕانکاری گەورە لە دانی نەخۆشەکانتە ئەنجام دەیت ئەوە ئەم ڤیددیۆیە بۆتە. بەنسبەت ڕاستکردنەوەی دانەوە بەشێکە لە پزیشکی ددان کە گرنگی ئەدا بە ڕاستکردنەوەی دانەکان، شێوەی داخستنیان و پاشان شێوەی ڕێخستنی دەموچاو و شێوەی ڕێخستنی شەویلگەکان، شەویلگەی سەرەوە لەگەڵ شەویلگەی خوارەوە لەگەڵ یەکتریە. این تەنها بریتی نیە لەوەی کە دانەکان چۆن ڕێزە بن، پەیوەندی بەوە هەیە کە شەویلگەکانی چۆن ڕێزە بن و پەیوەندی بەوە شەیە کە چۆن دەموچاو دەرەکەوێت لە کاتی جووتبوون و جووتبوونی بڵێن شەویلگەی سەر و خوارەوە پێکەوە. ئەمە بە شێوەیەکی گشتی بریتە لە پێناسی ڕاستکردنەوەی دان. بە شێوەیەکی گشتی سێ جۆر بەشمان هەیە. جۆرێکمان هەیە پێوترێ خۆپارێزی، ڕاستکردنەوەی دانی خۆپارێزی کە ئەو حاڵەتانە ئەگرێتەوە کە بەر لە ڕوودانی کێشەیەک پێویستەکە تەداخولکەین بۆی کە نەهێڵین ئەو حاڵەتە بەردەوام بێت تاوەکو ببێتە هۆی ئەوەی خوار و خێچی دروستکە. بۆ نمونەگەر مناڵێک لەسەر کەمژەیەک بەردەوام بێ، ئەمە ئەبێتە هۆی دروستبوونی خوار و خێچیان دانە مناڵیەکان ئەگەر پڕ نەکرێنەوە زوو لە کیس بچن دەبێتە هۆی تێکچوونی دانەکانی تر. بۆیە ئەمە پێوترێ خۆپارێزی، ینی بە کوردیەکەی پێشەوەی کە شتەکە ڕووبات ناهێڵین و چارەسەری بۆکەین تاوەکو ڕاستکردنەوەی دانیش بە پێوە ڕوونات. بەشی دووهەم بریتە لە ئینتەرسێپتیڤ کە بریتە لەوەی تەداخولەکەین سەرەتای شتێک دەرکەوتووە پێوێ بەرەو خوار و خێچیەک بڕوە، بەڵام هەوڵین بیگەڕێنینەوە. بۆ نمونە حاڵەتێکمان هەیە هەناسەدان لە ڕێی بۆ دەمەوانێ حەزەکەین ڕووی لوتەوە بێ بۆی کە هەناسێکی تەندروست بێ بۆ گەشتێکی تەندروستی شەویلگەکانی سەر و خوارەوە. لەم حاڵەتەیە بۆی ئەوە بگەڕێنینەوە تەداخولەکەین مەسەلەن ئەو کێشانەی کە هەبووە لە لوتیا یاخود ڕێگرە لەوەی کە وا بکە لە لوتی و هەناسەبە بیگەڕێنینەوەیە بەمە پێوتە ئینتەرسێپتیڤ، ینی هەوڵین بیگەڕێنینەوە. یاخود بۆ نمونە لە شوێنێکە دانێک کێشراوە زوو و پێویستەکە بۆ شایەکەی بێڕێتەوانێ بۆی کە ئەزانین کە دانەکەین دواوی بۆ پێشەوە، ئەم شێوە پێوتە ئینتەرسێپتیڤ، ینی ئێمە هەوڵین بۆی کە نەگەڕێتەوە. یان بۆنە حاڵەتێکمان هەیە نەخۆشێک سێرەکەی شەویلگەی سەرەوەی بەرەو ئەوار وا بڕا بەرەو پێشەوە لێوی خوارەوەی بچێتە پشتی دانەکانی سەرەوەی، ئەم شێوە بێتە هۆی بەرەو پێشەوە ڕۆشتنی شەویلگەی سەرەوەی. تەداخولەکەین ئەو شتە ئەگەڕێنینەوانیان جیازێک بەکارهێنین، ئەمە پێوترێ ئینتەرسێپتە ئۆرتۆدۆنتیکانی تەداخولەکەین بۆی کە حاڵەتەکە بگرین یاڵین بەرەو خراپتر بڕوە. لە کۆتا جۆری شابریتە لە کۆڕێکتیڤ ئۆرتۆدۆنتیکە بریتە کاتێکە ڕاستکردنەوەی دان ئەکەین بۆ نەخۆشێک کە بە تەواوەتی کێشەکە دروست بووە، خوار و خێچیەکە دروست بووە، لەم حاڵەتەیە تەداخولەکەین و بە زۆری ئەم حاڵەتی ئاخیریان لەو کاتەوە دەست پێەکە کە زۆربەی دانە هەمیشەیەکان هاتوون بە دانەی ڕقم حوتیشەوە. بەڵام لە حاڵەتی پریڤێنتیڤ بڵین خۆپارێزی و ئینتەرسێپتیڤەکە ئەکرێت لە هەر تەمەنێکە ڕووبا و تەداخولکەین. بە زۆری ئەو دوانەی تر لە کاتی میکسیدنتیشنا، ینی کاتێکە دانەژیری و گەورەیەکان پێکەوە. بەڵام لە کۆڕێکتیڤەکەیە لە کاتێکە دەست پێەکەین کە زۆربەی دانەکان هاتوون و بە یەکجار هەموو ڕاستکردنەوەکە ئەکرێ و هەموو کێشانەی کە هەیە یەکجار هەمووی هەوڵی دێ چارەسەر کرێ. ئیتر چارەسەرکردنەکە یان بریتە لە خوار و خێچی دانەکان، پەیوەندی شەویلگەی سەر و خوارەوە، یاخود تەنانەت بابەتی نەشتەرگەریش هەندێک حاڵەتمان هەیە پێویستەکە نەشتەرگەری پێوە بکرێ بۆ ڕاستکردنەوەی کێشەکانی شەویلگەی سەر و خوارەوە. ئەم حاڵەتەش هەر ئەچێتە بابی کۆڕێکتیڤ ئۆرتۆدۆنتیکەوە. سەبارەت بەوەی ئایا ئەم بەشە چۆن بۆی بخوێنین، بەڕاستی ئەم بەشە بە سێ چوار شێواز بۆیە خوێندرێت. ئەمەن سپێشاڵەتیەکە کە لە ئەندەرگراجویتە لە خوێندنی بەراییە تەنها بەیسکە خوێندرێت، تەنها بڵین بابەتە سەرچیەکانی خوێندرێ. بۆیە فریای ئەوە ناکەوێت تاوەکو بە تەواوەتی لەسەر نەخۆش بەکار بهێنرێ. بۆیە بە تەواوەتی سپێشاڵەتیەکە لە دوای خوێنی بەرایی ئەبێ خوێنێکی ماستەر یان دکتۆرا یان بۆردی بۆ بکرێت تاوەکو بتوانێت بڵین نەخۆش وەرگێ. یعنی بەپی یاساکانی سندیکا لە زۆربەی وڵاتانە پێویستەکە کەسێک بەلانی کەماوانی هەڵگری شادەیەکی ماستەر یان دکتۆرا بێ. هەندێک جار ئەکرێ ترینینگ کۆرس هەیە، ئەوانش بڵین ماوەیەکی درێژخایەنی ساڵی ئەوانەیە، ئەوانش هەرچێتەوە بابەوە توانێت لەسەر ئەساسە هەندی حاڵەتی کەم وەرگێ. باشەکەواتە ئەگەر تۆ پزیشکێکی دانی و تازە تەخەڕوج کردووە ئەتەوێت چی بکەیت؟ ئەکرێت
بیر لەوە بکەیتەوە ماستەر بخوێنی، ئەکرێ بیر لەوە بکەیتەوە بۆرد بخوێنی. طبعاً ماستەر یاخود دکتۆرا لە زانکۆکانەوە کرێتەوە وەکو زانکۆی هەولێری پزیشکی و زانکۆی کۆلێجی پزیشکی دان، زانکۆی سلێمانی خۆمان و لە دهۆک بۆمە لەمانە لە زانکۆکان ماستەر و دکتۆرا ئەکەنەوە. زیاتر ئەکادیمیە کۆرسێکە بەشێکی بریتە لە هەندێک کۆرس وەرەگیرێ، دواتر بەشێکی پراکتیکەڵە و بەشێکی بریتە بێ لە ڕیسێرچ و توێژینەوەکردن. لە مقابلی ئەمەیە شتێکی ترمان هەیە پێوتێ بۆرد کە ماوەکەی 5 ساڵە بۆردی کوردستانی لەلایەن بۆردی کوردستانی خۆیەوە بەڕێوەچێ، ینی بۆکردن و تەقدیمکردن لە لای بۆرداوەیە، پەیوەندی نییە بە زانکۆکانەوە ڕاستەوخۆی، بەڵام هەر سەر بە خوێنی باڵایە. ماوەی خوێندنەکە 5 ساڵە، زیاتر خوێندنەکە پراکتیکەڵە زیاتر لەوەی کە توێژینەوە بێ. بۆیە لەو 5 ساڵە نەخۆش وەرەگیرێ، زۆربەی نەخۆشەکان تەواوە کرێتیایە. ینی ئەگەر کەسێک بەدوای ئەوەیە بڕوات کە لە ناو سپێشاڵەتی ئۆرتۆدۆنتیکا بڕواتە پێشەوانێ، ئەتوان بڵێن بۆرد خیارێکی زۆر باشە بووی. و بە مقابلی شاتەمان ماستەر و دکتۆرامان هەیە کە هەر بە هەمان شێواز، بەڵام ئەوە زیاتر ئەکادیمیترن، بەڵام لە بۆردا کەمتر ئەکادیمیە بەو مقارنەکردنا ئەگەر لەگەڵ یەکتریا بکرێ. لە بۆردا توێژینەوەیەکی تۆزێک کەمتر ئەکرێ مقارنەتەن بەراورد بە خوێندنێکی ماستەریان دکتۆرا. بەڵام ئەجینا لە ڕواڵەتە لە خوێندنی پرەنسیبەکانی ڕاستکردنەوەی دانا هەردوو لا پێویستەکە بە تەواوەتی دانپۆشی بێ و هەموو ڕەهەندەکانیان وەرگرتبێت. بۆ ئەگەر تۆ خوێندکارێکی و تازە تەخەڕوج کردووە، ئەکرێ بە هەردوو لایەنەکەی بڕۆی بۆ ماستەر و دکتۆراکە بیر لە زانکۆکان بکەیتەوانێ لە ساڵانە لە مانگی 4 هەر مانگی 9 ئەکرێتەوە تەقدیمیەکەی، و ئەگەر بیریش دەواکەیتەوە بۆ خوێنی ئەوی بە هەمان شێوەز مانگی 6 ئەکرێتەوە، ئەتوانێت تەقدیم کرێت تەقدیماتەکەش وە گوتمان لەلایەن بۆردی کوردستانیەوە. سەبارەت بەوەی ئەو تازەگەریانە چییە کە لە بواری ڕاستکردنەوەی دانا بە شێوەیەکی گشتی هاتۆتە پێشەوە. لە ئێستا دنیای دیجیتالی زۆر چۆتە پێشەوە، دنیای AI و زیرەکی دەستکرد زۆر چۆتە پێشەوە. ئەمەش بە هەمان شێوە ڕەنگانەوەی داوە لە ڕاستکردنەوەی دانا، لە تەشخیصکردنیە، لە جۆری چارەسەرکردنیە، تەنانەت لە سیمولیشن، ینی چۆنێتی ئەوەی کە بزانی ئەنجامەکەی چی دەرەچێ هاتۆتە پێشەوە. بۆیە ڕاستیە زۆر چۆتە پێشەوە لە بوارەوە. بۆ نمونە لە بواری ئەلاینەرە بە تەواوەتی سۆفتوێر هەیە، پلانی تریتمنتەکەی پێ و چارەسەرکەی پێکرێت، دوایە پرنت دەکرێت لەلایەن پرینتەرێکی 3D وانێ، دوای ئەوە فێرمۆفۆرمەکرێت. ئەمانە هەمووی بریتە لەو تازەگەریانی کە بەهۆی AI و زیرەکی دەستکردەوە ڕوویاوە. تەنانەت ئێستا پێشۆتە مەرحەلەیەک هەندێک سۆفتوێر هەیە هەر خۆی بە AI ئەتوانێت چارەسەرەکەەوە بۆدانێت. پێشگەلەوە مەسەلەن پێش و پاش تریتمنت بەر لەوەی نەخۆشەکە دەست بە چارەسەرکە ئەکرێ لەسەر ئەساسی ئەو فیچەرانی کە هەیەی دەموچای نەخۆشە و دانی نەخۆشەکەی بیرێتێ، مەسەلەن تەوقعی ئەوە کرێت کە لە ئەنجامەکەی چی دەرچێ باشە، یاخود چی بۆ کرێ بۆ نەخۆشە بۆی کە جوانترین ئیشی دەستکەوێت. ئەمە بریتێ لەو پێشکەوتانی کە لە بواری ڕاستکردنەوەی دانا. بێجگەلەوە حاڵەتی ترمان هەیە بریتێ لە کاتکام، بۆ نمونە هەندێک ئەپلایەنسمان هەیە کە دروست دەکرێت لە ناو مەڵاشەوە بۆ ئەکسپانشن یاخود بۆ دیجیتاڵایزیشن. هەموو ئەمانە ئێستا ئەتوانێت بە شێوەی کاتکام، ینی دیزاین بۆ کرێت، دوایی پرنت کرێ. ئەمانە هەمووی پێشکەوتنن. بۆی ئەگەر تۆ لەم سەردەمایەوە حەزەکی بڕۆی بەرەو سپێشاڵەتی ئۆرتۆدۆنتیک، پێم وایە چانسێکی زۆر باشە بێ بۆ تۆ کە بچی لە بواری دیجیتال و لە بواری AI و ئەوەیە بە تەواوەتی ئیشکرێەوە هاندسکلێکی باشە هەبێ، لە سۆفتسکلێکی باشە بێ لە بواری بڵێن IT و سۆفتوێر و دیجیتال و بەم شێوەیە. کۆتا خاڵباسیەوە بکەین ئەو چالنجانە چییە، ئەو ئاڵنگەرانە چیە لە بواری ڕاستکردنەوەی داناڕوایە. ئەکرێ بکرێت بە چەند کۆناغێکەوە. بەشێکی بریتە لەوەی پێویستەکە ئێمە ترینینگی زۆر باش وەرگین بۆی بتوانین نەخۆشەکانمان ڕازی بکەین و باشترینیان تەقدیم بکەین. ئەمەیشە لەو چالنجانە لە وەڵۆ دەست پێکە. بۆیە پێویستەکە هەمیشە خۆمان بەهێزکەین بتوانین باشترین چارەسەر بین بە نەخۆشەکانمان. چۆن لە بواری ڕاستکردنەوەی دانا زۆرینەی پەیوەستە لە بایۆمیکانیکەوە کە چۆن فیزیایە تقریباً پێویستە بۆی کە چۆن هێز ئەخەیتە سەردانەکان، چۆن جۆڵی پێ دروستکەی، ئەم جۆڵەیە چۆن واکەی لە دانەکان کا بەشێ. بۆیە ئەمە ینی چالنجێکە پێویستی بە ترینینگی باشە تاوە بتوانێت بە باشی بیوێ بەڕێوە. ئەمە بەشێکی تری چۆنیتی تەعاملکردن لەگەڵ نەخۆشە. لەم بەشەیە پێویستی بە کەسێکە کە تۆزێ بە سەبر بێ، نزیک بە هەر ڕاستکردنەوەیکی دان 2 بۆ 3 ساڵی پێچێ، نەخۆشەکە زۆر بێ بە هاوڕێ لەگەڵ تا زۆر جار هەیە ئەیناسیت، ینی کێشەکانی لەماوەی ئەم 2 ساڵە یەت و ئەڕوا بە زۆری ئەیبینیت،
بۆیە نەفەس درێژی ئەوێ لەگەڵ نەخۆشەکەیە و لە ئێستاشە دیماندی نەخۆش زۆر زیای کردووە مەسەلەن زۆر شتی تایبەتیەوێ مەسەلەن دانەکەی یەک تۆز بەرز بێ نزمتر بێ درێژ بێ تۆز کورتتر بێ وەحاصل ینی ئەمانە هەمووی چالێنجن لە ئێستا هەیە بۆیە ئەبێت تەحملێکی باشە بێتیایە تاوەکتوانی باشترین چارەسەر لە پێشەشی نەخۆشەکانەکەی لە دوای ئەوە شتێکترمان هەیە بریتە لە دوای ڕاستکردنەوە تەمان وەکو خۆتان نەیزانن بڵێ ڕاستکردنەوە دوو بەشە بەشێکی بریتە لە چالاک لەژەوەی لەو کاتەیە کە ئێمە بڵێن جیهازەکەمە بۆ نەخۆشەکەدانا و ڕاستکردنەوەکەکەین بەشی دووەمیان بریتە لە پاسف کە کاتێک کە ڕاستکردنەوەکەمان تەواو کردووە وا لێ بکەین کە نەخۆشەکە نەگەڕێتەوە ئەم نەگەڕانەوەی نەخۆشەکە بەشێکی پێویستە بەسەر نەخۆشەکەەوە ینی ئەگەر چی ئێمە بڵێن ڕیتێنەری بۆ دانین بۆ نەخۆشەکە ئیتر ئەگەر فیکس بێ جێگیر بێ یاخود ئەگەر جوڵاو بێ لە هەردوو حاڵەتەکە هەر ئەگەری هەیە لێ بێتوانێ نەخۆشەکە بەکاری نەهێنێ بۆیە ئەمە چالنجێکە هەمیشە هەیە بۆیە ئەوە کۆنتترۆلکەین سلکشنی پێشن زۆر مهمەتیایە وەزائیدەن پلانی چارەسەکردنەکە لە وەڵەوە بێ بە شێوازێکردنێتان هەموو حساباتێکمان بۆ کردێ ئەگەر باشترین ڕێزڵتێکی باشی ستیبلمان دروست کرد بێ تقریبا بە شێوەیەکی کورتی ئەمە سەبارەت و باوەڕسەدەتی سەبارەت بابەشی کۆنزەرڤەتیڤ دەنتیستری ئەو بەشەی پزیشکی دانە کە تایبەتە بە پاراستن و هێشتنەوەی دانە سروشتەکانمان لەژێر سکۆپی کۆنزەرڤەتیڤ دەنتیستریە چەند بەشێکی جیاواز و پەیوەندیدار بە یەکەوە کۆبنەوە کە یەکەمیان نەتوانین بڵین ئۆپەرەتیڤ دەنتیستریە کە تایبەتە بە دەستنیشانکردن ڕێگریگرتن و پاشان چارەسەرکردنی کلۆری دان کە یەکێکە لە باوترین گرفتەکانی دان لە سەرتاسەری جیهانە چارەسەری کلۆری دانەکان بەپێی ڕێژە و شوێن و جۆری کلۆریەکان ئەکرێت لە ڕێگەی دایرێکت یاخود ئیندایرێکت ڕێستۆرێشنەوە بێ وەکو ئینلەی یاخود ئۆنلی هەروەها چارەسەری ڕێگی دان ئەکرێت لەم بەشەیە کە ئەمیش بەشی سەرجیکال ئەنەن سەرجیکال ڕوتریتمنت و ریتریتمنت لە خۆی ئەگرێت و هەروەها چارەسەری چەند کێشەیەکی تری دانەکان ئەکرێت بۆ نمونە ئەبرێژن ئێڕۆژن و ئەترێژن کە لە بەشی کۆنزەرڤەتیڤ دەنتیستریە ئەکرێت و هەروەها بنیاننانەوەی و دروستکردنەوەی دانەکان لە خۆی ئەگرێت بنیاننانەوەی دانەکان ئەکرێت لە ڕێگەی مێتاڵ یاخود فایبر ڕینفۆرس کۆر بێڵدەپەوە بێت یاخود ئەگەر ئەو دانانەی کە بەشێکی زۆرتری لە پێکاتیان لەدەستاوە لە ڕێگەی ئۆنلەیەوە بکرێت کە ئەمیش ئەکرێت بە لە ڕێگەی کە ئامێری کاتکام یاخود 3D پرینتینگەوە بکرێت و هەروەها دروستکردنەوەی ئەو دانانەی کە لەدەست چوون کە بە شێوەیەکی زانستی ئەکرێت لە دانێک تاوەکو 3 دانی لەدەست چوو بە شێوەیەکی جێگیر لە ڕێگەی کراون بریجەوە دروست بکرێت بەبێ پشتبردنەبەر ڕەچاندنەوەی دان بابەتێکی تر کە لە کۆنزەرڤەتیڤ دەنتیستریە کاری لەسەرەکرێت ئەویش جوانکاری دانە جوانکاری دان ئەکرێت لە ڕێگەی پڕکردنەوە بێت بۆ دانەکانی پێشەوە کە لەبەر هەر هۆکارێک بەشێکیان لێشکاوە یاخود کلۆر بوون یان ڕەنگیان گۆڕاوە و هەروەها ئەکرێت لە ڕێگەی ڤنیر یاخود چەنەها جۆری تری کراونەوە بکرێت سەبارەت بە خوێنی باڵا لە بەشی کۆنزەرڤەتیڤ دەنتیستری دوو ڕێگەی جیاوازمان هەیە کە یەکەمیان ڕێگەیەکی تاو ئەکادمیە کە ئەمیش لە ڕێگەی خوێندنی ماستەر و دکتۆراوەیە بۆ خوێندنی ماستەر و دکتۆرا پێویستەکات 2 ساڵ تاو بوو بێت تێپەڕ بوو بێت بەسەر خوێندنی زانکۆیە و پاشان پێویستە بە تاقیکردنەوەیکی توانستی زمان و تاقیکردنەوەیکی تایبەتە لەو بەشە کە ئەمانە هەمووی لەگەڵ نمرەی 5 ساڵی زانکۆدا کۆ ئەکرێتەوە و پاشان ئەتوانی بیت بە پێشکەشکاری ماستەر لەو بەشەیە ئەوەی خوێندنی ماستەر 2 ساڵ ئەخایەنێت کە لەم 2 ساڵەیە ساڵی یەکەمیان خوێندکاران سەرقاڵی وانەی تیۆری ئەبن لە سەرجەم بوارەکانی کۆنزەرڤەتیڤ دەنتیستریە و ساڵی دووەم سەرقاڵی ئامادەکردنی توێژینەوەیەک ئەبن تایبەت بە بوارەکەی خۆیان پاش کۆتاوکردنی خوێندنی ماستەر خوێندکار ئەتوانێت پێشکەشکاری خوێنی دکتۆرا بێت کە بە هەمان شێوە 2 ساڵی تر لە خۆی ئەگرێ و ماوەی خوێندنەکەی دووبارە بە شێوەیەکی تیۆری ئەبێت و ئامادەکردنی توێژینەوەیەک ئەبێت لە ساڵی دووەمدا سەبارەت بە ڕێگەی دووەم بۆ خوێندنی باڵا لە بەشی کۆنزەرڤەتیڤ دەنتیستری کە ئەمەش ڕێگەیەکی تاوە پیشەیە بریتێ لە خوێندنی بۆرد کە پێویستەکە 3 ساڵ تێپەڕ بوو بێ بەسەر تاواکردنی خوێندنی زانکۆیە پاشان بە هەمان شێوەی خوێندنی ماستەر و دکتۆرا پێویستە بە تاقیکردنەوەی توانستی زمانی ئینگلیزی و هەروەها تاقیکردنەوەیکی تایبەت بۆ بەشەیە ماوەی خوێندنی بۆرد 5 ساڵ ئەخایەنێت کە لەم 5 ساڵەیە ساڵی یەکەم هاوبەش لەگەڵ خوێندکارانی بەشی پێریۆدۆنتۆلۆژی پرۆستۆدۆنتیک هەمان وانە ئەخوێنرێ کامیش خۆی لە شێوەی چەندین سیمینارات و جۆرناڵ کڵبێکە ئەبینێتەوە و ساڵی یەکەم و ساڵی دووەم بەشێک لە جنرال مێدیسن و هەروەها نیورۆ مێدیسن ئەخوێنرێت لە ساڵانی دواییدا لە ساڵی چوارەما پێویستە کات هەرێکێک لە خوێندکاران ئیمتحانێکی ئۆسکی ئەنجام بدەن و هەروەها پێویستە کات توێژینەوەیکی تایبەت بە بوارەکەی خۆیان ئامادە بکەن و ساڵی کۆتایی ساڵی یەکەمە تەنها تاقیکردنەوە ئەنجام دەدرێت کە دوو تاقیکردنەوەی سەرەکیە و پێویستە بۆ تەپەڕاندنی ساڵەکە بە درێژایی ئەم 5 ساڵە خوێندکاران چەند ڕکوارمەندێکی زۆریان هەیە کە هەمووی بریتە لە کاری جیاوازی باری پراکتیکی لە زۆربەی بەشەکانی کۆنزەرڤەتیڤ دەنتیستریا خۆی ئەبینێتەوە کە پێویستەکە لە هەریەکێک لەم ساڵانە ئەم ڕکوارمەندانە تاو بکەن تاوەکو بتوانن چنە قۆناغی دواتر
سەبارەت بۆ ئاڵنگێڕانی کە وەکو پزیشکێکی پسپۆر لەم بەشەدا دووچارمانە بێتەوە و هەموو بەشەکانی تر یەکەمیان و گرنگترینیان پێشن کۆمپلایەنسە کە ئەمە ژواتای ئەوەیە کە تاوەکو چەند نەخۆشەکان ئامادەن پابندن بۆ ڕێنمایانی کە پێیان ئەدەین پێشەوە پاشان تاوکردنی ئەو کاری کە بۆیان ئەنجام ئەدەین و هەروەها لە بەشی چارەسەری ڕێگی دانا پێویستەکە ئەگادارێکی تاوامان هەبێت سەبارەت بۆ کۆمپلکسیانەی کە لە ڕوت کەناڵ تریتمنتە دووچارمان ئەبێتەوە کە ئەمەش لە ڕێگەی پری ئۆپەرەتیڤ دایگنۆسیس و پلانینگ و CBCT گرتنەوە ئەتوانین خۆمان بە ڕێگەیەکی باش ئامادە بکەین تاوەکو بە دوور بینە و کێشانی کە ئەکرێت لە کاتی ئەنجامدانی تریتمنتەکەیە دووچارمان بێتەوە بۆ نمونە پرفۆریشن یاخود میسکەناڵ دەسفۆرمیشن یاخود بروکن ئینسترومنت کە ئەکرێت دووچاری کێشێکی زۆرمان بکاتەوە کاتێکی زۆری ئەوێت بۆی کە مانەژی بکەین و هەروها لە کاتی ئەنجامدانی جوانکاری بۆ نەخۆشەکان پێویستەکە ئاگاداری ئەوە بین کە زۆر جار ئەکرێت کەسەکان ئەنجامی جوانکاریەکان بەدڵ نەبێت یاخود ئەو شتەنە کە لە مشکی خۆیانایە و خۆیان بۆ ئامادە کردووە کە ئەشکرێت ئەمە دووبارە لە ڕێگەی پری ئۆپەرەتیڤ پلانینگ و ئەسسمنتی کەیسەکەوە خۆمانی لێ بە دوور ڕابگرین بۆ نمونە ئەتوانین دیجیتال سمایل دیزاین و مۆکەپێک بۆ کەسەکە ئامادە بکەین کە ئەتوانێت بۆ ماوەیەکی کاتی لە دنیا بێت تاوکو بتوانێت بزانێت چی چاوەڕێ ئەکات و شکل و شێوەی خۆی بینێت بۆ جوانکاری کە بۆی ئەکرێت. لێرەشەوە کۆتایی ئەڵقەیەم جارەیە ئەگەر ئەتەوێت بەردەوام زانیاری نەبینرا و نەبیسترا ببینی و ببیسی ئەو سەبسکرایبی چەناڵەکەم کە و ڤیدیۆکە شێرکە باوەڕەکانت لە ئەڵقەی داهاتوە بە سێ سپۆڕی جیاواز و تایبەتە گەڕینەوە و کۆمەڵێک زانیاری زۆر تایبەتدان بۆ پاسێک